محاکەمەی سۆکرات. ئێستاکە واین لە گەشاوەترین شاری یۆنانە، شاری ئەسینا و ساڵی 413 پێشزاینە کە چەرخێک لەوەبەر یۆنانەکان بەسەر فارسەکانە سەرکەوتبوون. ئەستێرەی هونەر و سیاسەت و زانین و هەڵبەستی کوڕانی ئەغریق لە درەوشانەوەدایە. شەماڵی عەتراوی بەهار لە هەردوو گردەکانەوە جەژنە پیرۆزەی زەمینەبات بۆ باخوسی خوای مەی و بەزم و خۆشی. هەر لەگەڵ هەڵاتنی ڕۆژ لە هەمە ڕەنگە خەڵک خۆیان نەکوتا بۆ شان و گەورەکەی ئەسینە تا جێگایەکی باشیان دەستکەوێ بۆ سیرکردنی چیرۆکی لاسایی هەور کە تا ئەمڕۆژ ئەم چیرۆکە بە بەرزترین چیرۆکی گاڵتە پێکردن و پێکەنینی تەوس ئەژمێردرێ کە ڕێکخارەکەی شای شاعیران ئەریستۆڤانی بەرز بوو. هەرکە نواندن دەسی پێکرد و سیرکەرەکان سەرنجیان ئەدایە قارەمانی چیرۆکەکە دەست بەجێ ئەیانزانی کە مەبەست لەم گاڵتە پێکردنە کێیە. ئەوەندەی پێ نەئەچوو هەموو بەجارێک هاواریانە کرد و ئەیانوت سۆکرات سۆکرات، چونکە مەبەست لە پاڵەوانی ئەو چیرۆکی لاساییە کەس نەبوو سۆکرات نەبێ کە لەو کاتەدا بە پیاوێکی هەرە تێگەیشت و ڕاستی پەرستی ئەسینا و بەناوبانگترین مامۆستای شارەکە دانرا. ئاریستۆفان ئەیزانی چیەکات، نەئەکرا یەکسەر دەستە و یەخە پەلاماری بدا کەوا بوو چی بکە، با بە چیرۆکی لاسایی سۆکرات بشکێنێ. لە شانۆگەری هەوردا ئەریستۆفان سۆکراتی وا دەرەخست کە مژدەی ئاینێکی نوێ بە دانیشتوانی شاری ئەسینادات، خوایەکی جیاوازی پیشانەدان کە لە خوای پێشووی یۆنانیەکانی نەکرد. مەبەستی سۆکراتیش لەم بانڕاهێشتنە گوایە ئەوە بووە کە یۆنانیەکان لە ئاینی باو باپیرانیان لابدا و لاوەکانی ئەسیناش لە کەسوکاریان هەڵبجێڕێتەوە، خۆشی سامانێکی زۆر وەدەست بێنێ. سیر ئەوە بوو کە سۆکرات خۆی یەکێک بوو لە سیرکارانی شانۆگەریەکە و لەوێ دانیشتە بوو. ئەمە زیاتر بۆرە پیاوانی والێ کرد دەنگ زیاتر هەڵبڕن و پلاری تیشتر بهاون، بە تایبەتی کە لاساییکردنەوەکە تەواو بوو کە زۆریان لاخۆش بوو، گاڵتە و گەپ و ڕێک و پێکیەکەی مەستی کردبوون. چون ئەریستۆفانیان خستە سەرشانیان و بەو ناوە ئەیان جێڕا و هاواریانە کرد بژی ئەریستۆفانی بەرز، بژی بوێژی بەهرەدار. سەیرتر ئەوە بوو پاش تەواوبوونی شانۆگەریەکە سۆکرات خۆی و هاوڕێ و شاگردەکانی هەموو لە ئەریستۆفان چوونە پێشەوە کە هێشتا هەر بەسەرشانی خەڵکەکەوە بوو ئەیان جێڕا. سۆکرات دەستکێک گوڵی گەورە و ڕازاوی بەدەستەوە بوو چووە پێشەوە کە پێشکەشی ئەریستۆفانی بکات کە ئەمەش پێزانین و بەرز هەڵدانە بۆ هونەرەکە و نووسەری شانۆگەریەکە. هەرچەندە لاساییەکە هەمووی دژی خۆی بوو، بەڵام چی بوو؟ سۆکرات کە دەستکە گوڵەکەی پێشکەش بە ئەریستۆفان کرد بەو جۆرەی پێشکەش نەکرد کە پێویستە، یاخود وەک خەڵکی کە لەم جۆرە ئاهەنگانەدا گوڵ پێشکەشەکەن، بەڵکو لە ئەریستۆفان نزیک بۆەوە و دەستکە گوڵەکەی بەتوندی دا بەسەر و چاویە. دڕچی گوڵەکان لە دەم و چاوی ئەریستۆفان چەقین و برینداریان کرد. ئەویش هەرچەندە سەرکەوتنی چیرۆکەکە و لاساییەکە مەستی کردهبوو، بەڵام بە دەنگێکی بەرزەوە هاواری کرد خوا بتگرێ سۆکرات، چیت کرد؟ دڕچی گوڵەکانت ئازاریان دام. پیری تێگەیشت و مەزنیش پێکەنی وتی ئەریستۆفان، نابێت تۆ من بکەیت بە نمونە لە چیرۆکەکەتدا، هەرچی من بووم لەبەر جوانی و بۆنخۆشی هونەرەکەت بەرگەی ئازار و ئێشی دڕکەکانتم گرت و دەنگم نەکرد. تۆ بۆچی بەرگەی ئازار و ئێشی دڕچی گوڵەکانی من ناگریت؟ خۆ گوڵەکانی منیش جوانن و بۆنیان خۆشە، کەوا بوو تۆیش لە پیاوە زۆردارەکانیت. ئەوانەی لەوێدا بوون و گوێیان لە موردە گلەییان نەبوو دەستیان کرد بە پێکەنین، بەڵام بەچێ؟
بەو ئەریستۆفانەی کە پێشتۆزێک هێنابوونیە پێکەنین و گاڵتەکردن بە سۆکرات. بەم جۆرە پیری دانا و تێگەیشت و نەیهێشت ئەو ڕووداوە هەروە بە ئاسانی تێپەڕێ. زرینی و زانایی خۆی پیشاندا. باشەکەوە بوو ئەبێ ئەم پیاوە دانایە چێبێ کە هەموو دانیشتوانی شاری ئەسینا بیناسن و لە هەمان کاتدا هەڵبگرێ کە یەکێکی وەک ئەریستۆفانی شای شاعیران بیکات بە بابەتی چیرۆکێک لە چیرۆکە هەرە بەرزە پڕهونەرەکانی. تۆ بڵێ ئەم پیاوە ڕاستی پەرستە مامۆستایەک بێت و بەکرێ دەرز بڵێتەوە؟ یاخود یەکێک بێت لە دەوڵەمەندان یان پشتیوان کە وتاردانانیان کردووە بە پیشە بۆ خۆیان؟ یاخود تۆ بڵێ ئەم پیاوە یەکێک بوو بێت لەوانەی بە درۆ خۆیان بەخوا ناسەدەنە قەڵەم و بە درۆ ڕێی ئاینداری ئەگرن هەر وەک چیرۆکەکەی ئەریستۆفان پیشانیەدا؟ نەخێر، سۆکرات هیچ یەکێک لەوانە نەبوو. سۆکرات یەکێک بوو لە ڕۆڵەکانی ئەسینا. باوکی پەیکەرتاش بوو، دایکیشی مامان بوو. ئەویش لە سەرەتادا لەسەر پیشەکەی باوکی دەستی دایە پەیکەرتاشین، بەڵام لە دوایی تەمەنیا چۆوە سەر پیشەکەی دایکی و مامانیە کرد. بەڵام چ جۆرە مامانیەک؟ بەڵێ ئەو مامانیەی کە ڕاستی لە مێشکی خەڵکی ئەهێنایە دەرەوە هەر وەک دایکی کە مناڵی لە منداڵانی ئافرەتان ئەهێنایە دەر. سۆکرات لە زۆربەی یۆنانیەکانی نەئەکرد. سەر و سەکوتی جوان نەبوو، بەڵکو زەلامێکی ناشرین و ناخۆڵا بوو. لوتێکی زل، دوو چاوی بە قوڵاچوو، لەشێکی ناڕێک، بەڵام هێز و توانایەکی سەیری هەبوو. ڕاستگۆ بوو، هەر کە ئەکەوتە قسەکانی ئەوەندە ڕێک و پێک و لە جێبوون گاڵتە و گەپی وازیرەکانەی تێکەڵاوە کردن و جارجار توانجیە هەویشت جۆگرەکانی هەموو بە جارێک ڕاکێشا و ئێسکە قورسەکەی نەئەما و خواخوایان بوو هەر قسەیان بۆ بکات. هەر لەم کاتەدا بوو کە یۆنانیەکان بەسەر فارسەکاندا سەرکەوتوو بوون. باری هونەر و باری ئابووری لە گەشانەوەدا بوو. پارە زۆر بوو، دەوڵەمەندانی شەڕ پەیدا بوون. لەناو ئەو چینەشدا داوێن پیسی و بەدخویی و بەرەڵایی پەرەی سەند بوو. سنووری بینی چاکە و خراپە گیان نەئەکرایەوە. ڕەوشت و کردەوەی پەسەند ڕووی لە کزی بوو. لە ئەنجامی ئەمەدا هەندێک کەس پەیدا بوون. بە درۆ خۆیان وا دەرەخست کە ڕاستی پەرست و تێگەیشتون. ئەمانە سەفسەتاییەکان بوون. خۆیان کردبوو بە مامۆستا و دەوڵەمەندەکان و مناڵەکانیان فێری توێکڵی فەلسەفە و ڕاستیە کرد. ئەیان وت لە جیهاندا هیچ ڕاستیەک نییە ئەوە نەبێت کە دێتە پێش چاوی هەر کەسێک، واتە ڕاستی و دروستی بە پێی مرۆڤ ئەگۆڕێن. بە پێی ئارەزوو هەوەس باریان لە جیهاندا ئەگۆڕێن و هیچ شتێک لە خۆش ڕابواردن باشتر نییە، چونکە هەموو کەسێک سەربەستە لە داواکردنی کامەرانیدا، ئازادە لە خواستنی چاکەدا، تەنها بەوەندەوە بەندە کە خۆشی بە ئەندامەکانی لەشی خۆی بگەیەنێت و ئاڵۆشی لەشی خۆی دامرکێنێتەوە. ئابەم جۆرە ئەوانە خوڕەوشتی کوڕانی ئەغریقیان تێکەدا و ڕێگای خوار و چەوتیان ئەنایە بەریان. سۆکرات لەم ڕێبازە تۆقی بوو، ئەنجامی ڕەشی ئەم کردەوانەی لەبەر چاو بوو، لەبەر ئەوە دەستی کرد بە بەرهەڵستی. خەڵکی کۆ کردەوە و قسەی بۆ کردن. خۆیە کوتایە ناو کۆبوونەوەکانی ئەو مامۆستا درۆزنانەوە، پرسیاری لێ ئەکردن و ئەبوو بە دەمەقاڵەیان، تەنگەتاویەکردن و وای لێ ئەکردن وەڵامیان پێنەدرێتەوە، یاخود قسەیەکی ئەو تۆ بکەن کە جۆگرەکان بهێننە پێکەنین بە خۆیان. بەوەدا ناشیەتی و نەزانینیان بۆ خەڵقەکە ڕوونەبووەوە. بەمە زۆر لە ڕۆڵەکانی ئەسینا دوای سۆکراتە کەوتن، بۆ هەر کوێیەک بچوایە لێ گیان نەئەبوونەوە. گوێیان لە قسەکانیە گرت و لە تێهەڵچوون و وردکردنەوەکەیدا لەگەڵ سەفسەتاییەکاندا ئەیویست بناغی خوڕەوشتی پاک و بەرز لە گیانی خەڵکیدا دابمەزرێ و ڕوونیە کردەوە کەوا دەروون لە پاش فەوتانی لەش ئەمێنێتەوە و نامرێ،
بیرروباوەڕی چاکەکردن و کردەوەی پاک بەڵندترن لە ڕابواردنی خۆش و ئاڵۆشی لەش دامرکاندنەوە. سۆکرات بەرامبەر بەم قسە و فێرکردنەی خەڵک پارەی وەرنەئەگرت، بەڵکۆی وت کەوا خۆی پیاوێکی ڕاستی پەرست و تێگەیشتوو نییە، بەڵکو شاگردێکە بە دوای ڕاستی پەرستی و تێگەیشتوودا ئەگەڕێ تاکو فێریان ببێ. جا لەبەر ئەوەی خۆشی بە نەزان و ناشیدانێ بۆیە هیچ شتێکیش نازانێ ئەوە نەبێ کە خۆی ناشی و نەزانە و ئەیەوێ فێری ڕاستی ببێ لە ڕێگای دۆزینەوەی ڕاستی دەرونی خۆیەوە، واتە ئەیەوێ خۆی بناسێ. بۆیە داوای لە کەسانی تریژە کرد کە ئەوانیش هەوڵ بدەن خۆیان بناسن و لە خۆیان تێبگەن. ئەم کردەوانەی سۆکرات دڵی نەزان و سەفسەتاییەکانی لە خۆی یەشان و ڕقی هەڵساندن. ئەمێک بە دوای ڕاستیدا بگەڕێ و بە خۆڕایی خەڵک فێری خۆناسین و زانیاری بکات، بەرامبەر بە تاقمێک کە نەزان و بازرگان بوون بە پارە و مزێکی زۆر خەڵکیان فێری شتی هیچ و پوچە کرد، بێگومان لە بەینیاندا هەرە تەقیەوە. ئەوەی شایەنی باسە هەرگیز سۆکرات خۆی بەدانا یاخود زانا دا نەئەنا، بەڵکو هەروێڵی دوای زانیاری بوو. هەر ئەیوت و ئەیوتەوە کەوا من زەلامێکم بە دەمی خۆم هاوارەکەم کە هیچ نازانم، بەڵام بەوەی باشە ئەزانم کە هیچ نازانم، بەڵام نەزانەکانی تروانین، ئەوانە نەزانن بەڵام خۆیان بەزانا ئەزانن. هەر ئەمەش بوو وای لە سۆکرات کرد کە هانی ئەوانە بدا کە ئەیان ویست لە سەردەستی ئەوە ڕاستی فێر ببن و هەمیشە پێیان بڵێ خۆتان بناسن. هەر ئەمەش بوو کە بوو بەهۆی تێکچوونی لەگەڵ سەفسەتاییەکاندا، نەی ئەهێشت خەوەکانیان بێتە دی. لەبەر ئەوە ئەوانەی کە بە پارە خوێندنیان فێری خەڵکە کرد هەموو ڕقیان لێ هەڵگرت، چونکە پەچی بازرگانیەکەی خستن و بیر و باوەڕەکانیان ڕەوایەوە. چەند ساڵێک ڕابرد بەسەر چیرۆکەکەی ئەریستۆفاندا کە بۆ نزمکردنەوەی بەرزێتی سۆکراتی دانابوو، هەتا زۆر کەس لە ئەسینا ڕقی لەم پیاوە بڵندە بیرتیژە ڕوح سووکە هەڵگرت تا ئەهات لەو ساڵانەدا دوشمنی زۆرترە بوو. ئەو دوشمنانەی کە چاوەڕوانی هەلێک بوون پێوەی بدەن، بەڵام بەناوی چیەوە؟ دزە؟ نەخێر، بەڵکو پەریەکە لە شێوەی ئینسانە، بەدنمەکە بەرامبەر بە نیشتیمان و لەگەڵ دوشمنە ڕێکە، نە، بەڵکو ئازایەتی و نەبەردی لە دوو شەڕی پێشوودا شایەتی بۆ ئەدەن. ئەی ئەو نەبوو سەرڕای ئەو پیرێش بێ ئەوەی گوێ بداتە سەرما و گەرما و برسێتی چەندەها شەو و ڕۆژ جێگەی پاسەوانی خۆی بەجێ نەئەهێشت؟ ئەی ئەو نەبوو سیبادی سەرکردەی لە شەڕی پۆتێدا بە کۆڵ لە مردن ڕزگار کرد؟ ئیتر دوشمنەکانی هەر ئەوەیان بۆ مایەوە کە بە ناوی ئاین و لە ڕێگەی کۆمەڵایەتیەوە لە بیر و باوەڕ و فەلسەفەکەی بدەن. جا کە بەمە گوناهباری بکەن ئایا بیدەن بە چ دادگایەک؟ دادگای تایبەتی باشە کە چەند دادپرسێکی هەیە ناتوانن لەو یاسایانە لا بدەن کە بۆیان دانراوە. لە بابەت ڕووداوی شکاتەکەوە نەبێ ناتوانن هیچی کە بڵێن، کەوا بوو ئەم دادگایە ناتوانێت سۆکرات گوناهبار بکات و فەرمانی بەسەردا بدات. کەواتە ئەبێ ئەم زانە ڕۆح بەرزە عەقڵ پڕە بدرێ بە دادگای گشتی کە پێیانەوت مەحکەمەی میلەت یا مەحکەمەی شەقام. ئەم مەحکەمەیە چۆنە؟ حاکمەکانی چێن؟ ئەمانە بە هیچ مانایەک حاکم نین، ئەندامەکانیشی تەنها ئەوەیان بەسە هاونیشتیمانیەکی ئازادی ئەسینا بن و بەهرەی شارستانیان هەبێ و لەسەر پشک ڕاکێشان دائەنران. بەم جۆرە هەرچی نەفام بوو سوخۆر بوو ئەکرانە دادپرس لەم دادگایەدا. ئاوە بەم جۆرە دوشمنەکانی سۆکرات دەسەڵاتی فەرماندەرانی ئەسینایان هاندا کە لە بەردەمی ئەم مەحکەمەی میلەتەدا سۆکرات ڕابوەستێنن، ئەویش پارێزگاری ژیانی بە نرخی خۆی بکات لەم جێگە جوانەدا
کە لە 565 حاکم پێکاتبوو لە پەڕەی شکاتەکە. لە بەهاری ساڵی 399 پێش زایندا ئەسیناییەکان ئەم پەیامەیان لە سەرای دەوڵەتە خوێندەوە. میلیتۆسی ئەسینیایی سۆکراتی کوڕی سفرۆنسکی هەیکەلتاش بەوە گوناهبارەکات کە دەستدرێژی کردۆتە سەر دادگەری کە تێکی بدا، چونکە یەکەم باوەڕی بە خوای کۆماری ئەسینا نییە، دووەم داوای دۆزینەوەی خوایەکی کە ئەکات، سێیەم پیاوێکی لە خشتە بەرە ناتەواوی ئەخاتە ناو گەنجەکانەوە. تۆڵەی ئەم گوناهانەش کوشتنە. ئەم شکاتە هەرچەند بە ئاشکرا بە ناوی میلیتۆسەوە بوو، بەڵام لە ژێرەوە شکاتی ئەوان نەبوو کە خاوەنی بیر و باوەڕێکی پڕ و پوچ و خوڕەوشتێکی ئەوتۆ بوون کە سۆکرات دوشمنی بوو. هەر لەو گەورانەی لەم شکاتەدا بوون ئەنیتۆس بوو کە لە گەورەترین پیاوانی دەوڵەت بوو. ئەو لاپەڕەی شکاتەکەی نووسی، بۆیە بوو بە دوشمنی سۆکراتیش، چونکە کوڕەکەی قوتابی بووە لای کە بیر و باوەڕی سۆکراتی چووە بە مێشکیا و وازی لە بازرگانی و ئیشەکەی باوکی هێناوە و هونەری زانیاری داوە بەسەر دەوڵەمەندی و پارەدا. بێجگەلەوەش لیقۆنی سەفسەتایی وتارێکی ڕێکخستە بوو بۆ لیلیتۆسیشی وتاربێژی کە لە دادگادا بیخوێنێتەوە. بەرگری سۆکرات. کە ڕۆژی محاکەمە نزیک بۆوە، هۆمۆجین کە قوتابی سۆکرات بوو پێیوت: مامۆستا، پێویستە بەرگریەکەت ئامادە بکەیت. مامۆستاش خۆی لێ هەڵە کرد، پرسی: ئەی بە درێژایی ژیانم چیم کردووە؟ وابزانم هیچم نەکردووە ڕێکخستنی ئەو بەرگریە نەبێ، بۆیە لە داد و بێدادی و چاکە و خراپەم کۆڵیوەتەوە تا لە زۆرداری و شەڕ بە دوور بم و لایەنی چاکە و ڕاستی بگرم. جا ئەمەش بەرزترین بەرگریە ئەی هاوڕێم. لێسیانس کە گەورەترین بوێژ و پشتیوانی ئەو دەمە بوو، وتارێکی تەواو ڕێکی بۆ ئامادە کرده بوو، دایە کە لە بەری بکات و لە مەحکەمەی میلیدا بیخوێنێتەوە. کە سۆکرات سەیری کرد، دوای ئەوەی زۆر پەسەندی کرد، پێیوت: ئەمە جوانە، بەڵام وەکو جووتێ قۆندەرەی چاکی ژنانە وەهایە کە بە دیاری بۆ تێنابم. هەرچەندە پڕ بە پێشم بێت، بەڵام چۆنت لێ وەرەگرم؟ کاکە نابێ بیرم بچێتەوە کە من پیاوم، دیاری پیاوانە نەبێ وەری ناگرم. بەمەدا بۆمان دەرەکەوێت کە سۆکرات لەوە پێش بەرگریەکەی ئامادە نەکرده بوو، بەڵکو یەکسەر لە مەحکەمەدا بە پێی چۆنیەتی محاکەمەکە ڕێکی خستووە. جا ئەگەر سەیری ئەو بەرگریە بکەین کە ئەکرێت بە سێ بەشەوە. لە پێشدا دەسەکات بە لابردن و دوورخستنەوەی بوختانەکە و تێکدانی، لە دواییدا دەریەخات کە داواکردنی حەق و چاکە بە باشەزانێ و ئەم هیوا و ئاواتە بە بەرزدا ئەنێ کە ئەمەش مایەی نزمکردنەوەی ئەو بوختانەیە. لە دواییدا ئاگاداری حاکمەکانەکات کە چۆنە بێت دوور ئەندێش بن لەم کارەیاندا و لەباتی ئەوەی وەکو خەڵکی ئەو دەمە لە مەحکەمە بپاڕێتەوە و ئەبینین کە لوتی بەرزی حاکمەکان ئەڕوشێنێت، کاتێ بۆیان دەرەخا کە لە پاشە ڕۆژە نەدەست بەسەری و نەبەندەیەتی ناوێ، بەڵکو کە ئازاد کرا سوورترە بێ لەسەر بیر و باوەڕەکەی پێشووی خۆی. ئەڵێ: ئەی ئەسیناییەکان، ژیانێکی مەردانە ژیاوم، لە کۆڕی شەڕیشدا لە ترسی مردن جێگای خۆمم چۆڵ نەکردووە. هەرچیش لەو شەڕەدا بوو بێت ئەمەی لەبیرە. ئەمڕۆژ کە پیر بووم، دیسانەوە ناتوانم لەو مەردایەتی و ئازایەتیە لا بدەم. ناتوانم واز لەو فرمانە بێنم کە ئاسمان بۆی ناردوومەتە خوارێ بە زمانی پێغەمبەری لە پەرستگای دڵفدا کە ئەمرم پێکات خەڵک خۆیان بە خۆیان بناسیێنم. جا ئەگەر ئەم خۆناسینە بە خراپکردنی گەنجانی ئەسینادانێن، ئەبێ بزانن ئەی حاکمەکان، ئەگەر ئێستاش بەرم بدەن ئەکەومەوە گەڕان بە دوای فێربوونی زانیاریدا بێ ئەوەی گوێ بدەمە چی لە دەست هاتنی ئێوە. لێرەدا بۆڵە بۆڵێک لە گەلە حاکم بەرز بۆوە و بۆڵانیان.
گوناهبار بە چ زمانێ و چەند بە بەرزیەوە قسەیەکە بەڵام سۆکرات بێ ئەوەی گوێیان بداتێ بە زەردەخەنەیەکەوە لەسەر خۆوتی ئەی ئەسیناییەکان ئەگەر بەم وتەیەم تووڕە ئەبن ئەبێ دڵنیابن لەوەی ئەگەر فەرمانی مردنم بدەن بەمە خراپە لەگەڵ خۆتانەکەن لەگەڵ منیان ناکەن چونکە شەڕ لە دواییدا هەر داوێنی خاوەنەکە یەگرێتەوە جارێکی تریش بۆڵە بۆڵ پەیدا بۆوە بەڵام سۆکرات لە سوکردن و ڕیسواکردنی ئەوان لە قسەی خۆی نەکەوت و وتی وا مەزانن من لە ترسی گیانی خۆم لەسەریە ڕۆم بەڵکو لە ترسی ئێوەیە لەوەش ترسم نییە پیاوێکتان لە کیس بچێت نەبێ بێتەوە جێگای بە حەقی یەزدانی پاک دوای من یەکێک نادۆزنەوە وەک ئەسپی تاو دراوی ناو مەیدان ڕووتان پێ بکاتە خێر و چاکە جەڵەوتان تون بکاتەوە لە ڕاکردنا بۆ ناو وێڵ و هەردوو گۆمی پیس لێرەدا بۆڵەی حاکمەکان بڵندتر بووەوە سەرۆکی مەحکەمە ژەیزانی ئەم گەلە حاکمە دەستە ناو بازاڕیەکن نە قانون نەزانن نە ڕێگای محاکەمە بەڵکو بە ئارەزوی خۆیان فەرمانەدەن بە سۆکراتی وت ئەی سۆکرات لەباتی ئەم لە خۆبایی بوون و لوودبەرزیەت بۆ تۆ باشتر نییە کە بەزەیی مەحکەمە بەخۆتا بهێنیتەوە سۆکرات وتی ئەتەوێت چی بڵێ مەی سەرۆک ئەی دانیشتوانی ئەسینا ئەتانەوێ بە هەڵنانی درۆ پەسنتان بکەم یا بە گریان و پاڕانەوە فیستان زل بکەم ئەتانەوێ مناڵەکان و ژنەکەم بهێنمە بەردەمتان تا بەزەییتان پیایان نەبێتەوە هەتی و بار و بێوەژنیان نەکەن جاکە من وام کرد قسەکەی ملی تۆسم لێتێتیدی ئەنجا ئەگەر من بە میهرەبانی و بەزەیی ئێوە بە تەفرە بچم و بە ئەقڵ لەگەڵتانان نێمەکایەوە واتای ئەوەیە من فێڵتان لێکەم یا بەرتیلتان ئەدەمێ و ڕەوشتان خراپەکەم سوێنتان خواردووە کە ڕێز و سەنگینی قانونتان لابێ و بە جۆرەی ئەو فەرمان بدەن بەڵام قانون ئەقڵە نەک بەزەیی و ئەگەر ئەو سوێندەتان بخەم مانای خراپکردنی ئاین و ڕەوشتانە جا من ئەم ئیشە ناقۆڵایە چۆنەکەم بەڵکو من بە درێژی تەمەنم ئێوەم بان کردووە بۆ جۆڕاگرتن لە خوا و جێبەجێکردنی قانونە حەقەکانی کە لە نەفسا نووسیوێتی و ئەویش سوورەتی ئەقڵە نەک بەزەیی و ئارەزوو شتی تر جا ئەی حاکمەکان فەرمانی خۆتان بدەن ئەوەش بزانن نەفسی ئێوە لە تای تەرازوودایە نەک نەفسی من ئاگاداری حەق بن چونکە ئەو بۆ ئێوە باشترە منیش دڵخۆشم بەوەی کە ڕێگەم نیشاندان ئێوەش ئاگاداری خۆتان بن بۆ لایەنگرتنی داد حاکمەکان لە دواییدا کەوتنە لێکۆڵینەوە ئەو حاکمانەی دوژمنەکانی سۆکرات کڕیبوونیانن سۆکراتیش بەو گازانەی کە لە مەحکەمەدا لێگرتبوون بەم خۆفرۆشتنە ساز بوون جا ئەو هەرچی و پەرچیانەی کە دیارە لە بیر و باوەڕی سۆکرات ناگەن ئەبێ سواری سەری خۆیان ببن سۆکراتیان بە گوناهباردانە پاشەوەی بڕیاری گوناهباریەتی درا ئەوسا وا باو بوو سەرۆکی مەحکەمە لە گوناهبار بپرسێت چ فەرمانێک هەڵەگریت کە سەرۆک ئەم پرسیارەی لە سۆکرات کرد بە زەردەخەنەیەکەوە وتی باشترین حکم کە بدرێم ئەوەیە فرمانم بۆ بدەن تا ماوەی ژیانم دەوڵەت بەخێوم بکە بە نان و جلو بەرگەوە لەباتی ئەو چاکەیەم بەرامبەر بە ئەسینا و دانیشتوانی کە چ ئەقڵ و دادێکم فێرکردوون ئەم وەڵامە ڕەقە یەکجار ڕق و قینی حاکمەکانی هەڵسان حەزیانە کرد زووتر نیشانی بدەن کە چەند دەستیان بەسەریا ڕوا لەبەرەوە بە زۆری 281 دەنگ بەرامبەر بە 220 دەنگ فەرمانی مردنیاندا مردنەکەش بە ژەهری تواوە بێت لە ناو هەنگویندا بۆ وەڵامی ئەم فەرمانە سۆکرات هەستایەوە و بە سەنگینیەوە وتی ئەی ئەسیناییەکان تکایەکم هەیە ئەگەر دوای من دیتان مناڵەکانم لە ڕێگەی خێر و دادپەرستی لایەندایە ڕێگای خۆشەویستی و لەزەتی جیهان ئامۆژگاریان بکەن و بە توندی لەگەڵیانە بجوڵێنەوە هەروەکو خۆم
چۆن هەمیشە دەنووکم لەسەر ئێوە بوو. ئەگەر ئەمەتان بۆ کردم ئەوە ئەو چاکەیە مەدەنەوە کە بە درێژایی ژیانم لەگەڵما کردوون. ئیتر ئەی کۆمەڵ، ئێستا کاتی جیابوونەوەیە، هەر کەسە بۆ شوێنی خۆی. من بەلای مردنە، ئێوەش بەلای ژیانە، ئەمما چ لایەکمان بەختیارترە ئەوە خوای زانێ. لە بەندیخانەدا بەم جۆرە پیسترین دادگا لە مێژوودا دەستگا و دوکانی پێچایەوە. قارەمانی ئازادی بیر و باوەڕ لە مەحکەمە هاتە دەرەوە، لەسەر خۆتر لە جاران چووە ژووری بەندیخانەوە. ئەمجا لەگەڵ قوتابیەکانیدا لە بابەت فەلسەفە و نەمردنی گیانەوە دەستی پێکرد. دڵخۆشی ئەدانەوە و گاڵتەی بەو فەرمانەیە کرد بەسەری دێنن. بەجێهێنانی فەرمانەکە نەختێ دواکەوت، لەبەرەوەی هێشتا کەژاوەی حاجیەکان نەگەڕابۆوە، چونکە ماوەی لەوێ نەبوونی کەژاوەی حاجیەکان بە مانگی نەشیاودا ئەنرا لە بابەت فەرمانی مردنەوە، نەئەبوو بەجێبهێنرێت. هەر شەبەقی کە پەردەی کەژاوەی حاجی لە ئاسۆوە دەرکەوت، کریتۆنی قوتابی گەیشتە لای سۆکرات و پێیوت کەوا کەژاوەکە لە ئاسۆوە دەرکەوت. بەڵام سۆکرات گوێی نەدایە. ئەمجار کریتۆن بە چرپە پێیوت هەموو شتێکمان ئامادە کردووە بۆ دەربازبوونت، بەرتیلمان داوە بە پاسەوانەکان و کەشتی و پارە و جێگەمان لە سالیا جێبەجێ کردووە. دە ئەی مامۆستای مەزنم، با بڕۆین بەرەو ئازادی. سۆکرات پێیوت نەخێر کریتۆن، لە دەست مردن ڕناکەم. کریتۆن وتی چۆن؟ ئایا ئەمە ڕاستە ئاوا بە ئاسانی و سووکی ببی بە نێچیری ئەو نەفامە زۆردارانە لە کاتێکە کە ئەتوانی خۆت ڕزگارکەیت لە دواییدا مناڵەکانت؟ نەخێر ئەی کریتۆن، من واز لەو باوەڕە ناهێنم کە درێژەی ژیانم تیابەخت کردووە، هەر لەبەر ئەوەی کە بەڵایەکم لێوە نزیکە، بەڵکو ئەو باوەڕە بە نرخەی کە هەتا ئەمڕۆ بەخێوم کردووە پڕ بە پێستی ئەو نرخەیە کە ئەمڕۆی دەم. من وام خەڵک فێر کردووە کە نابێ بە شەڕەوە بەرامبەری شەڕ بوەستن، نابێ لە ڕێگەی داد لا بدەن، چونکە ئەموو ئەو لایەنداوە. هەموو هاو نیشتیمانێک ئەبێ جۆڕایەڵی فەرمانی قانون بێ، با زۆرداریش بێت. جا ئەگەر قانون بوو بە پیاوێک و لە بەردەرگای بەندیخانەکەما وەستا و لە کاتێکە ڕائەکەم وتی ئەی سۆکرات بۆ کوێ؟ ئایا ئەم کردەوەیەت دروستی دەوڵەت تێک نادا؟ ئەبێ من وەڵامم چی بێ؟ ژیان شتێکی ئەو تۆ نییە کە ئەیبینی واز لەم باسە بێنە کریتۆن، وەرە بەو ڕێگایەدا بڕۆین کەوا خوا بۆی دروست کردوین. ئەوەش بزانە حەزەکەم گیانم لە بەندەیەتی لەش ڕزگاری ببێ تا لەوە دنیا چاکە و داد و جوانی بە ئاسانی ببینێ. پەست مەبایی کریتۆن، دڵنیابە کە لەش فەوتا گیان نامرێ، چونکە خەڵاتی خوایە. کە پاسەوانەکە ژەهرەکەی بۆ هێنا، سۆکرات پرسی چۆنی بخۆمەوە؟ ئەویش وتی گەورم، ژەهرەکە ئەخۆیتەوە دوای کەمێک گەڕان کە زانیت قاچەکانت بێهێز بوون درێژە بیت. پیرەمێردی زانا پەرداخەکەی لێ وەرگرت، وەک ئاوێکی شیرین بخواتەوە چۆڕ بڕی کرد. برادەرەکانی کە لە لای بوون خۆیان پێ نەگیرا، هەموو دەستیان کرد بە گریان. سۆکرات بە پێکەنینەوە پێیوتن ئەم گریانە چییە؟ بۆیە ژن لەم بەندیخانەیە دوورخراوەتەوە تا جۆمان لە گریان نەبێت، ببنە پیاو وەکو پیاوان ئیش بکەن. دوای ئەوە بێهێز بوو، کەوت، قاچەکانی درێژ کرد، چاوەکانی لە جێگای خۆی بەسەر یەکدا نووسا و گیانیدا بەدەستەوە. بەڵام سۆکرات هەر زیندووە و نەمرە لە مێشکی مرۆڤایەتیدا. سۆکرات چۆن لەبیرەچێتەوە؟ لێدوانێکی کورت. بێگومان بربەرەکانی لە بینی خێر و شەڕ، ئاهورە مەزدا و ئەهریمەن لە بەرەبەیانی مێژووەوە دەستی پێکردووە و هەر هەیە و بەردەوامیشە بێت تا چاو لە دوویی و تەماع و حەز لە شتکردن و ئارەزووی دەست بەسەراگرتن، واتە تا ژیان بمێنێت. بەڵام لە ئەنجامدا ژیان و نەمری هەر بۆ ئەوانەیە کە ڕێگای ئەقڵ و حەق و ڕاستیان گرتووە. کردگار
چەندەها کاروانی میلەتان و نەتەوە و مرۆی هێناوەتە سەر ئەم ڕووی زەمینە و ڕایی کردوون. ئەوانش چەندەها شەڕ و شۆڕ و کوشتار و ناخۆشی لە ناویاندا ڕووی داوە. یەک دەستی ناوەتە بینی ئەویتر و ورجی دڕیوە. ئەوەی لەم هەرا و بگرە ڕزگاری بووە ئەوانە بوون کە لایەنی عەقڵیان گرتووە و دوای خەیاڵ و خەو نەکەوتون. پەیڕەوی خێر و چاکە و بربەرەکانی شەڕ و خراپەیان کردووە. هەر بەم جۆرەش ڕۆڵەی هەر میلەتێک لە ناو خۆیاندا لە بربەرەکانیدان. خێرخوا و فامیدە و هەقپەرست و زانا و دانا لەلایەک، دەست درێژ و چاو چنۆک و خۆپەرست و جەردە و پیاوکوژ لەلایەکی تر. جا ئەگەر لە ماوەیەکدا لەم ژیانە دوور و درێژەی سەرزەمیندا تاقمی دووهەم بینێک با زۆریش بێت سەرکەوت و جڵەو بگرنە دەست بە ئارەزووی خۆیان لێخڕن. ئەمە هیچەوە ناگەیەنێت و هەرگیز ئەو ڕاستیەوە ناکات کەوا لە ئەنجامدا هەر ئەبێ حەق لەسەرەوە بێت، عەقڵ سەرپشک بێت، زانیاری دروشم بێت، ڕاستی و پاچی و ئازایی ڕێگای هەموو کەس بن کە ئەمانن پوختەی ئامانجی یاسا. سۆکراتی فەیلسوف لە کاتێکدا هێنراوەتە بەردەمی دادگا کە ئەستێرەی گەشی زانیاری و هونەری ئەغریقەکان لە گەشانەوەدا بوو. بەڵام سەردەمێکش بوو تازە شەڕ بە سەرکەوتنی ئەغریق بەسەر فارسدا کۆتایی هاتبوو. چینێک لە دەوڵەمەندانی شەڕ و خۆپەرستەکان و ڕاکردوەکان بە دوای خۆشی لەشدا هەڵتۆقی بوون. هەموو شتێکیان لە چوارچێوەی بەرژەوەندی و دەستکەوتی خۆیاندا لێکەدایە و بربەرەکانی ئەو کەسانەیانە کرد کە لەو سنوورە بە دەرن و بیر و ڕای هەرزان بەها و ئابڕوو بەریان لە ناو کوڕگەلی ئەغریقدا بڵاوە کردەوە، بە تایبەتی سەفسەتاییەکان کە تەواو پێیان لێ هەڵبڕی بوو. جا ئایا پیاوێکی ڕاست و دڵسۆز و هەقپەرست و خۆنەویستی ئازایی وەک سۆکراتیان چۆن لێ ڕاست نابێتەوە و بەرەنگاریان نەبێت؟ ئەوانیش چۆن واز لەمەهێنن هەموو ڕۆژێک کوڕەکانیان و کەسوکاریان و خەڵکی ئەسینا کۆبکاتەوە، مێشتیان بەو قسە و ئامۆژگاریانە بەئاخنێت کە بەرە و ئاسۆیەکی ڕوون و گەشاوە پڕ لە ژیری و دانایی و حەق و دوور لە زۆرداری و دەستدرێژیان بەرێ. گوناه و گوناهبارکردنیش هەر لە زووەوە لە چەند قاڵبێکی سەرەکیدا داڕێژراون و لە هەر سەدە و سەردەمێکدا دووپاتە بنەوە، وەک دژوەستانی دین لە ئاین لادان و دژوەستانی یاسا و بەرژەوەندی گشتی و دژوەستانی ئازادی و سربەستی و خیانەت و داوێن پیسی کە هەموو ڕۆژ ئەم تۆمەتانە بە چاوی خۆمانە بینین، لە ڕۆژنامە و کتێبدا ئەیان خوێنینەوە و لە ڕادیۆ و تەلەڤیزیۆندا ئەیان بینین. اینجا ئەگەر لەبەر تیشکی ئەمڕوونکردنەوەیە و بە جۆرەی یاسای ئەمڕۆ دادپرسیەکەی سۆکرات شی بکەینەوە سەیرەکەین لەو سەردەمەشدا کە 24 سەدە پێشێستایە دوو جۆرە ڕێگا گیراوە لەبارەی دادپرسیەوە کە ئەتوانم بڵێم ئەمڕۆژ هەر ئەوەیە. یەکەم، پەیڕەویکردنی هەندێک پێویستی ڕواڵەت واتەشکڵی کە یاسای مرافعاتی ئەمڕۆ ئەو ڕواڵەتانە ڕێگەخات. ئەم یاسایش دوو جۆرە: یاسای مرافعاتی مەدەنی کە لە دادگای مەدەنی و ئیشپێکردنی یاسای مەدەنیدا بەکارهێنرێت، یاسای مرافعاتی سزا کە لە دادگای سزا و لە کاتی ئیشپێکردنی یاسای سزادا بەکارهێنرێت. دووەم، بەکارهێنانی یاسای سزا کە ئەمیش ئەو تۆمەتانەی تێتایە کە ئەدرێتە پاڵ گوناهبار، هەروەها سزاکەیشی تێدایە کە ئەمەش ئەمڕۆ یاسای مۆزوعی پێڵێن. جاگەر ئێمە لە ڕووی ڕواڵەتەوە سەیری دادپرسیەکەی سۆکراتمان کرد، ئەم شتانەمان دێتە پێش چاو. ئەلف، ئەبوایە سۆکرات بە جۆرەی ئەو تۆمەتەی درابووە پاڵی لە بەردەمی یاسایەکی تایبەتیدا ڕابگیرێت کە دادپرسەکانی هەر چۆنێک بوونایە لە سۆکرات زیاترە گەیشتن و نەیانەتوانی لەو سنوورە لا بدەن کە یاسا بۆی دانابوون. بەڵام ئەمە نەکرا. بۆ ئەوەی دوژمنەکانی سۆکرات زەفەری پێ ببن، ئەوە بوو درا بە دادگایەک کە دادپرسەکانی لەسەر پشکدا ئەنران و بریتی بوون لە ئەندامە نزمەکانی ناو کۆمەڵ کە ئەمانە نەکەر لەو پیاوە نەگەیشتون، بەڵکو فەرمانەکەشیان لە ئەنجامی عاتیفە و خۆفرۆشتندا بووە. بێ ئەندامانی دادگا 581 کەس بوون کە ئەمانە لە ڕاستیدا وشەی گەلە حاکمیان بەسەردا سەپێت. ئەمانە دادپرسێکیان لەگەڵدا بوو کە سەرۆکیان بوو. ئەمانە هەموو پێش ئیشکردن سوێن دراون کە بەڕاستی و بە جۆرەی حەق بجوڵێنەوە
کە ئەمەش بەلای منەوە ڕێگایەکی زۆر بەجێ بووە کە 4 سەدە پێش زاین بەکارهێنرابێت. بەڵام زۆربەیان لە حەق لایەندا بۆ خۆیان فرۆشتووە. ئەوە شتێکی ترە. سەرۆک کاروباری گەڕاوە و لە دواییدا دەنگەکانی کۆکردوتەوە. جیم شکاتەکە بە ناوی یەکێکەوە پێشکەش کراوە کە ملیتێس بووە، واتە شکاتکار یاخود داواکار هەبووە. دال شکاتەکە لە سەرای دەوڵەتدا لە بەهاری ساڵی 399 پێش زایندا خوێنراوەتەوە کە ئەمەش ئەمڕۆ لە گوناهبارکردنی گوناهبارەکات لەلایەن داواکاری گشتیەوە. بەڵام بۆمە ڕوون نەبووەوە کە ئایا دادپرسینەوەکەش هەر لەوێدا بووە یا لە شانۆی ئەسینا بووە. هەر چۆنێک بوو بێت چەند شایەتێکیش ئامادەکراون. بۆ نمونە لیلیتۆس ئەو وتارەی دژی سۆکرات خوێندبووەوە کە لیخۆن بۆی ڕێخست بوو. واو لیسیانس وەک پارێزەرێک هاتۆتە پێشەوە بۆ پارێزگاری لە سۆکرات. بەڵام سۆکرات خۆی ئەوەی قبوڵ نەکرد و خۆی پارێزگاری خۆی کرد. زای دادپرسینەوە کە لە هەر شوێنێکدا بوو بێت وا دیارە خەڵکیشی زۆری لێ کۆبۆتەوە کە ئەمەش علانیەتی دادگا واتە ئاشکراییەکەی ئەگەیەنێت. هێنانەتی فەرمانەکەی دادگا کە کوشتنی سۆکرات بوو بە خواردنەوەی ژەهر بوو کە ئەمەش خنکاندن و دەست ڕێژ یاخود کورسی کارەبایی ئەمڕۆ ئەگرێتەوە. اینجا ئەگەر لە ڕووی ناوەڕۆک واتە مۆزوعیشەوە سەیری دادپرسیەکەمان کرد ئەم خاڵانەی ترمان دێنە بەردەم. ئەلف ئەو گوناهەی درایە پاڵ سۆکرات ئەمە بوو بێباوەڕی بەخوای کۆماری ئەسینا و داواکردنی دۆزینەوەی خوایەکی تر و لە خشتە بردننی گەنجەکان. با سزای ئەو گوناهەش ئەگەر ساغ بووە و بوو بە تاوان لە ناوبردن یاخود کوشتنە. جیم سەرۆکی دادگان لەوە ئەکات پیاوێکی ڕاست و واقعی بوو بێت بەوەدا کە داوای لە سۆکرات کردووە کە بە جۆرەی فام و ژیری ئەندامەکانی دادگا بجوڵێتەوە و قسە بکات چونکە زانیوێتی کە ئەوانە چین و چۆن پڕکراون. بەڵام سۆکرات چۆن لە ڕاستی ئەوانەدا سەرشۆڕەکا و چاوداخات. دال ڕێگای بە تەواوەتی دراوە بە سۆکرات کە بەرگری لە خۆی بکات دژی ئەو گوناهەی دراوەتە پاڵی. ئەویش ئەو بەرگریە بە نرخە پڕەی پێشکەش کرد کە زادی تاقیکردنەوەی درێژایی ژیانی بوو. دوای تەوابوونی دادپرسیەکە لە سۆکرات پرسراوە کە ئایا چ فەرمانێک هەڵەگرێ بەسەریا بدرێت. ئەمە لەو پرسیارەیە کات کە ئێستا پێش دەستپێکردنی دادپرسینەوە لە گوناهبارە پرسرێت ئایا تاوانبارە یان نا. بەم جۆرە محاکەمەی سۆکرات کۆتایی هات کە بەلای منەوە کارێک بۆ زۆر لەو پێویستیانەی یاسای ئەمڕۆ دایناون لەو سەردەمەدا پەیڕەوی کراوە کە ئەمەش بەڕاستی وەک لە پێشەکی باسەکەدا هەیە گەشانەوەی زانیاری و هونەری ئەو سەردەمەی کوڕانی ئەغری خەخاتە ڕوو. بەڵام ناحەقی کراوە و بە خۆڕایی فەیلسوفێکی مەزنی وەک سۆکرات دەرمان خوارد کراوە. ئەوە شتێکی ترە و بە جۆرێک سۆکرات خۆی داوای پەیڕەویکردنی یاسای کردووە با زۆرداریشی تێدا بێت بەو بڕوایەی ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەم و کوڕیەی تێدا نامێنێت و پڕ لە داد و حەقە بێت. ئەو بڕوایی کە بەخۆی و تیۆریەکانی بووە زۆریان هەر ئەوسا هاتوونەتە دی و بەوەدا کە هەرچەندە حاکمەکان بەو جۆرەش بوون کە باسمان کردن بەڵام ئینجا 220یان لەگەڵ سۆکراتدا بوون و دژی بڕیاری کوشتنی کە ئەمەش ژمارەیەکی زۆرە بەرامبەر بە 280 کە فەرمانەکەیان مۆر کرد و مۆری خۆفرۆشتنیان دا بەناوچەوانی خۆیانەوە.